کتێبە بۆنی دایک تاواکەری کتێبی نزاکانی دایکمە هەمان چیرۆکە تۆزە تەکنیک گۆڕانکاریم تا کردو لە گێڕانەوەیە بەڵام هەمان چیرۆکە درێژەی هەمان ئەو کتێبی نزاکانی دایکمان لەبەری کە ناوەکەم گۆڕی بوو کۆی گشتی کتێبەکە لەم ناوایە کۆ بوویەوە ینی زیاتر پەیوەست بوو بەم حاڵەتەوە ینی لێرە بۆنی دایک زاڵ بوو بەسەر کۆی تێکستەکە لە سەرەتای دەستپێکم بۆ نووسین هەستم کرد ئەو زمانی کە منی پێنووسم تەواو جیاواز بێت ڕەنگە لە هەموو نووسەرانی تر بە شێوەک لە شێوەکان ئەگەر چێر زمانی کوردیە بەڵام جۆری داڕشتنەکە جۆری گێڕانەوە جۆری فۆنیتیکی من ئەگەر بێت و ناوی خۆمی لەسەر نەبێ کتێبەکە هەر کەسێ بیخوێنێت و یەکسەر دەزانێت ئەمە نووسەرێکی گەنجەگەش بیر ئەحمەد ئەم کتێبی نووسیوە لەبەری کە پێشتر من دووسێ ئەزمموی ترم هەیە ئەمە یەکەم ئەزمونم نییە لە ڕاستیە لەبەرەوە لەگەڵ زمانەکە زۆر ئاسوودەم زۆر دڵخۆشم چونکە هەمیشە و کەسەی منە خوێنێتەوە یەکەمین قسەم لەگەڵاکات لەسەر ئاستی زمان لەسەر ڕێگەزە قسەم لەگەڵاکات کە زۆر ئاسوودێ جۆری ئەو زمانی کە من پێی ئەنووسم تەواو گشتیە توانین بڵێن ستانداردی تەواوی وەرگرتووە ئەزمونانی منی خوێندی بێت و ئەزانێت کە هەر تێکستێکی منیان هەر کتێبێکی من خوێنە لە جوگرافێکی محەدەدا بچووکە قەتیس ناکەم بەڵکو هەمیشە فراوانە ڕەهەندێکی گەردوونی هەیە ئەو تایبەتی ئەم کتێبیان لەبەری کە ڕاستە کوردستانی تیا چەند لۆکیشنێکی کوردستانی تیا چەند شارێکی کوردستان باسەکەم لەگەڵەوە با بڵین لۆکیشنی ئەوروپامان هەیە چەند شارێک و چەند وڵاتێکی ئەوروپامان هەیە بەگشتی لە ناوێ سەفەرێکەکەی لە ناو کتێبەکەیە چکە وەکوتم خوێنە لە یەک شوێنە قەتیس ناکەم خوێنە تیا سەفەرەکات خاڵی دوم ئەو کارکتەرانی کە باست کرد کارکتەرەکانم پاڵەوانەکانم زمانیان جیاوازە ئەوە فرێک جێڕەرەوەیە لە نێوان فرێک جێڕەرەوەیە فرە دەنگیش هەیە و بەڵێ بێگومان لەهجە و فۆنیتیکی زمان و ناوچەکانی تریشی تایە ینی لەو لایەنەوە تاو ئاسوودەم و ئەو کەسانی کە بە ئەزمون و ئەکادیمیستن لەبارەکە خوێندوێنێتەوە ئەو لایەنیان زۆر بەتەواتی پەسەند کردوکە بەتەواتی فرێک جێڕەرە و دەنگی کارکتەرەکان و زمانی کارکتەرەکان جیاکراوەتەوە لە ناو تێکستەکەی